جارێکی دیکە خێمەیان هەڵدا و ڕێگەیان لە تانکەرەکان گرت. دانیشتوانی پەنجا عەلیش لە کەرکووک بۆ کارەبا و خزمەتگوزاری دەنگیان هەڵبڕی. ساڵتان لەبێت. مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی لە چالێکێکی نوێدا بەریان بە تانکەرە نەوتەکان گرت و خێمەکەشیان هەڵدایەوە. ئەمڕۆ بەشێک لەو مامۆستا و فەرمانبەرانی بۆ 15 ڕۆژمانیان لە خواردن گرت، شان بەشانی مامۆستا و هاوڵاتیانی ناڕازی چوونە سەر ڕێگای عەربەت سلێمانی و جادەیان بەڕووی تانکەرەکاندا داخست. خۆپیشاندەران جارێکی تر خێمەیان هەڵدا و بە قسەی خۆیان دەیانەوێت شادەماری ئابووری حیزبە دەسەڵاتدارەکان بگرن و سەرجەم ئەو ڕێگەیانەشدا دەخن کە سەرچاوەی داهاتیەوە حیزبانن. لە جەرگەی خۆپیشاندانەکەدا مامۆستایەک خۆی بە پێشی تانکەرێکی کە لە سووردا هەڵواسی و ژیانی خۆی خستە مەترسیەوە. مامۆستا ئاکۆ شێخ محەممەد قسەی بۆ 964 کردووتی دەمانەوێت بیسەلمێنین کە نەوت بە قاچاق دەڕوات. ڕۆژانە زیاتر لە 320,000 بەرمیل نەوت دەڕوات و کەس نازانێت داهاتەکەی بۆ کێیە. لە کەرکووکیش دانیشتوانی گەڕێکی پەنجا عەلی بۆ کارەبا و کوچە و کۆڵانێکی باش هاواریان لێ هەڵسا و بە قسەی خۆیان زیاتر لە 20 ساڵە هیچ خزمەتگوزارێکیان پێ نەگەیشتووە. ئیسماعیل محەممەد هاوڵاتێکی پەنجا عەلی و بە 964 وت لە 2005ەوە دانیشتووی ئەم گەڕەکەین و لە هەرچی خزمەتگوزاریە بێبەشین. کوچە و کۆڵان خۆتان دەیبینن چۆنە. کارەباش دەخولەک دێت و دەخولەک دەڕوات. عیماد ئەحمەدیش کە نزیکەی 15 ساڵە لەو گەڕەکەیە دەڵێت بەڕاستی وەزعمان خراپە. بەیانیان مناڵەکانم بە ئۆتۆمبیل تا سەرجادەکە بدەدەبم بۆ ئەوی جلوبەرگیان قوڕاوی نەبێت. مانگی ڕەمەزان نزیکە و بۆ ئەوەی خوێنیان لێ نەبڕێ کۆمەڵی خۆبەخشانی کوردستان هەڵمەتی خوێنبەخشینی بۆ نەخۆشانی تالاسیمیا و شێرپەنجە لە هەولێر ئەنجامدا. هەڵمەتەکە بە هاوکاری بانکی خوێن بەڕێوە چوو. عەبدولقەهار عەلی سکرتێری خوێنبەخشانی کوردستان بە 964 وت لە هەرێمی کوردستان 11,000 خوێنبەخش هەن کە هەر بەردەوام خوێن دەبەخشن. جگە لەو خوێنبەخشانە ئەمڕۆ هاوڵاتیانی دیکەش بەشداری هەڵمەتەکەیان کردووە. بە قسەی هاوکار جەلال بەرپرسی ڕاگەیاندنی بانکی خوێنی هەولێر لە مانگی ڕەمەزاندا خوێنبەخشین کەم دەبێتەوە. بۆیە ئەو هەڵمەتیان بۆ پاراستنی باڵانسی خوێن ئەنجامداوە و خوێنەکەش دەدرێت بە نەخۆشانی شێرپەنجە و تالاسیمیا. لە دوایین ساتەکانی چلێزستاندا بەفر و سەرما گورزی خۆیان وەشاند و ڕێگای چەند ناوچەیەکیان لە کوردستان پەکخست. عەباس عەزیز بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕین بە 964 وت زیاتر لە 1 مەتر بەفر لە سنووری مەرزی کێلێباریوە و لە دوێنێ بەیانیەوە ڕێگای مەرزەکە لەم دی و لەو دیوی ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە داخراوە و پێدەچێت تا سبەی نیوەڕۆ نەکرێتەوە. هەر ئەمڕۆ لە زینی وەرتێ ڕێگای سیدەکان بۆ سۆران چیای گارە و لە ڕێگای سەنگاو بۆ شاخی سەرگرمە و قەرەداغ ئاستەنگی هاتوچۆ دروست بوو. بەپێی پێشبینیەکانی کەژناسیش ئەم شەوێکێک دەبێت لە سارترین شەوەکانی ساڵ و شەختە و بەستەڵک دروست دەبێت. بۆیە تا بۆتان دەکرێت بەردەم سۆپاکان بەرمەدەن و لە ماڵ مێنە دەرەوە. باڵە بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماپەڕی 964 ئەویش ئەوەیە کە دانیشتوانی گوندی گەرمک 21 ساڵە داوای داخستنی کوشتارگەیەکەکەن کە ئەو کوشتارگەیە بۆتە هۆی ئەوەی کە بۆنێکی ناخۆش لەو گوندە بڵاو بێتەوە و ئەو خوێن و پاشەڕووی ئاژەڵانە کە سەر دەبڕێت لەوێ سیمایەکی ناشرینی بە گوندەکە بەخشیەوە لەگەڵ ئەوەشا بۆنێکی زۆر ناخۆش بڵاو بێتەوە. یەکێک لە دانیشتوانی گوندەکە قسەی بۆ 964 کردو و ئەڵێت بەهۆی ئەو بۆنە ناخۆشە و ئەو پیسایی کە لە کوشتارگەکە هەیە ساڵانە چەند کەسێک لە گوندەکەیان تووشی نەخۆشیە بێت و قایمقامی خانەقینیش قسەی بۆ 964 کردو و دەڵێت کە پشگیری خەڵکی گوندەکە ئاکات و پشتڕاستێک کاتەوە کە بەڵێ بۆنێکی ناخۆش لەو گوندە هەیە بە تایبەتی لە هاوینانە کە وەرزێکی گەرمایە وا دەکات کە ئەو خوێنە و پاژماوانەی لەوێن زیاتر سیمای ئەو ناوچەیە ناشرین کات و بۆنێکی ناخۆشتر بە گوندەکە ببەخشێت. بەڵام دەڵێت بۆ دروستکردنی کوشتارگەیەکی نوێ پێویستیان بە بڕەپارەیەکی زۆر هەیە کە لە ئێستاە لە بەردەستیان نییە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.